هێرشە کیمیاویەکە بە فەرمانی ڕێبەری بەهێزی عێراق سەدام حوسێن و ئامۆزاکەی عەلی حەسەن المەجید ناسراو بە عەلی کیمیاوی ئەنجامدرا و دانیشتوانی مەدەنی کوردی لە باکووری عێراق لە دوا ڕۆژانی شەڕی ئێران و عێراق کردە ئامانج. وێنە ویدیۆی پێشانگەکە بە هاوکاری دەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا لە نیویۆرک ڕێخسترابوو کە یەکەم جاریش هەر لەوێ نیشاندرا و ئێستا لە پێشانگەی پشوو درێژی تالرنس لە لۆس ئانجلس نیشان دەدرێت. ڕابی ئەبراهام کوپر یاریدەدەری پێڕاگەشتن بە کاری مۆزەخانەکە و ئیناوەندی سایمن وێنستاڵ ڕێکخراوێکی جوولەکانە بۆ مافەکانی مرۆڤ. ئەوەی لە 16 مانگی سێوە تا 22 ساڵ لەبووبەرەوە بەسەر خەڵکی هەڵەبجەدا هات نەدەبوایە قەت دەستی پێکرد بە و ناشبێت قەت بەسەر کەسی دیکەدا ڕوو بدات و ئێمە لە ئازموونی خۆمان فێر بووینە کە بێدەنجی میلدانواندنە. ئەگەر ئێوە دەنگ هەڵنەبڕن تەنانەت لە نمونەیەکی وەک ئێرەشدا شوێنێک کە کۆمەلگای نێونەتەوەی ئێمە تووشی نەبووە ئەوە جیهان لێرەدا بەشداری لەم کارەساتەدا دەزانرێت. بەرپرسی کەلتوری نوێنەراتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا نەجات عەبدوڵڵا دەڵێت هەرێمەکە هاتۆتەوە سەرخۆ. هەروەک ئێمە لێرە چاوەڕوانی دەکەین ڕۆژ بە ڕۆژ کوردستان گەشە دەستێنی و زۆرتر دیموکراتیک دەبێت و کوردستان دەبێتە هەرە جێگای ئارام لە عێراقدا. بەڵام ئەو دەژڵێت ئەو هێرشانە هەوڵەکانی تر بە مەبەستی قڕکردنی گشتی دەبێ یاد بکرێنەوە. دەنجی ئەمریکا